دەربەندی ڕانیە وەکو تاکە سەرچاوەیەکی ڕاکێشانی گەشتیاری بۆ دەبەری ئیداری ڕاپەڕین دادەنرێت، بەڵام کەمی خزمەتگوزاریەکان و پشتگوێخستنی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە نەیتوانیوە دیمەنێکی سەرنج ڕاکێش با دەربەندەکە ببەخشێت و نەکراوە با شوێنێکی گەشتیاری. بەمەش حکوومەت وەک زۆرینەی بوارەکانی دیکە لە بواری گەشت و گوزار و ئاوەدانکردنەوەشدا نەیتوانیوە ئەرکی سەرشانی خۆی بەرامبەر هاوڵاتیان بەجێ بهێنێت. لە ڕووی خزمەتگوزاریەوە بەڕاستی حکوومەت زۆر کەم تەرخەم بۆ تا ئێستا هیچ شتێکی بۆ نەکراوە بۆی بیکاتە ناوچەیەشی گەشت و گوزار. هیوادارین پلانێک دانێن بۆی ببێتە ناوچەیەشی گەشت و گوزار، بەڵام لە ئێستادا حکوومەت هیچ ئاوڕێکی لێ نەداوەتەوە. ئەوەندەی کە هەشە کە خەڵکی ڕووی تێدەکا وەکو سروشتێک ئەو جوانی بە ناوچەکە بەخشیوە. دەربەن لە ڕووی خزمەتگوزاری و خزمەتگوزاری بۆ نەکراوە. ڕاستە 2 ساڵە تۆزێک پێوەمان دووبنە و جادانەوە کردو و دەستیان خۆش بێت، دەستخۆشیان لێ دەکەین، بەڵام وەکی دیکە خزمەتگوزاری شتێکی بۆ نەکراوە. ئەگەر بێت و بیکەن بە جێگایەکی خزمەتگوزاری و شتی بۆ بکرێت و تێری بۆ بکرێت، شتی بۆ بکرێت، ئێمە ژوا بزانام هیچمان کەمتر نییە لەو شارانەی دیکە کە خەڵگاوە پۆل بە پۆڕ ڕووی تێدەکەن. ئەوان بەحریان ئێمە بەحریشمان هەیە. چالاکانی بواری ژینگەش دەڵێن سەرباری ئەوەی حکوومەت خۆی بەرامبەر ناوچەکە کەم تەرخەمە، بەڵکو کەرتی تایبەتیش بەهۆی ئەوەی بەرپرسانی حزبی و حکومی داوای پشکیان لێ دەکەن لە دروستکردنی ناوچەیەکی گەشتیاری لە دەربەندی ڕانیە دەکشێنەوە. لە سنووری ئیداری ڕاپەڕیندا تاوەکو ئێستا نەتوانراوە شوێنێکی گەشت و گوزار دروست بکرێت بۆی کە هاوڵاتیان هیچ نەبێت لە دەرەوەی شاری ڕانیە یاخود ئەو شوێنانەی کە نزیکن یاخود دووریشن لە ڕانیە و لە خوارەوەی عێراقیشەوە بێن بە بەسی گەشتکردن بۆ سنووری ئیداری ڕاپەڕین. بەداخەوە تاوەکو ئێستا گەشت و گوزاری ئیداری ڕاپەڕین نەیتوانیوە خۆی بسەلمێن لە سەبارەت بەوەی کە ناوچەیەکی گەشت و گوزار یاخود فشار لەسەر حکوومەت دروست بکات بۆی کە ناوچەیەکی گەشت و گوزار دروست بکەن. بابەتی پرۆژە دایم کەرتی تایبەت دەیکات، بەڵام حکوومەت دەیخاتە مزاهدەوە شێتوانی ئەوە دەکات. بەڵام بەداخەوە دیارە حکوومەت وەکو من لە زۆر لە سەرچاوەکان بیستومە حکوومەت داوای بودجەیەکی زۆر دەکات لەو کەسانەی کە دایانەوێت خزمەت بە شارەکەی خۆشیان بکەن، تەنانەت دایانەوێت پرۆژێکی گەشتیاری دروست بکەن، داوای پشکی زۆر دەکات. وا دەکات کە ئەو کەسانەی کە دایانەوێت ئەم پرۆژە گەورە و زەبەلاحانە بکەن پاشەکشە دەکەن لەوەی کە نەتوانین هیچ قازانجێکی بێت. لە جیهان داڕووبار و دەریا و ناوچە ئاویەکان سەرنجڕاکێشین شوێنەکانی وڵاتن و بۆ ڕاکێشانی گەشتیار چەندین پرۆژەی جۆراوجۆریان لاسات دروست دەکرێت و گرنگی و بایەقێکی تاو بە ناوچە ئاویەکان و دەوروبەری دەدرێت و دەڕازێنرێنەوە. بەڵام حکوومەتی هەرێم لەگەڵ ئەوەی خۆی هیچ بیرۆکەیەکی جیاوازی بۆ ڕووبار و ناوچە ئاویەکانی هەرێم نییە، ناشتوانێت سوود لە ئەزمموی وڵاتانی دەوروبەر وەربگرێت و کوردەواری وتەنی چاویان لێ بکات و کراسێک لەوان دادڕێت. ڕێنە زەرسەلان، کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری ڕاپەڕین.